سڵاوتان لێ بێت ئێمە لە گوندی پەڵکانەین دیارە تاکو ئێستا کێشەی نێوان جوتیارانی کورد و عەرەبی هاوردە لە سنووری پەڵکانە و سەرگەڕان چارەسەر نەکراوە. تاکو ئێستاش سوپای عێراقی ینی سوورە لەسەر ئەو بڕیارەی کە داوێتی بۆ جوتیارانی کورد کە نابێت دروێنە لە سنووری ئەو 5 گوندە بکەن کە بڕیاری بۆ هاتووە. ماوەی چەند ڕۆژێکیشە جوتیارانی کورد و عەرەب چاوەڕێی لیژنەیەکن گوایە سەردانی گوندی پەڵکانە بکات بۆ چارەسەرکردنی کێشەکە، بەڵام تاکو ئێستا لیژنەکەش دەڵێن دێت و تاکو ئێستا دیار نییە. تاکو ئێستا کێشەی نێوان جوتیارانی کورد و عەرەبی هاوردە لێرە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. ئەوە مەترسی پێکدادان هەیە دوێنێکە عەرەبەکان چوونەتە سەرماڵێکی کورد، بەڵام جوتیارانی کورد ڕاویان ناون کێشەکە تاکو ئێستا سوپای عێراقی هێشتوێتەوە و تاکو ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. هەرچەندە هەوڵەکان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە، بەڵام تاکو ئێستا هەوڵەکانیش سەری نەگرتووە. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر بارودۆخەکە لەسەر دوازانیاریەکان دەچمە لای کاک محەممەد ئیسماعیل نوێنەری جوتیارانی کورد لەم سنوورە. کاک محەممەد سوپاس بۆم دەرفەتە دوازانیاریەکان چین لەسەر ئەو بارودۆخەی لە سنووری پەڵکانە ئەگوزەرێ. بەڵێ سوپاس بۆ جەنابێت. من نوێنەری ئەو سنوورم هەموو قوتاری شەناغەشم ئێستا بەڕەسمی لە ڤیددیو لە مۆبایلەکەشم تەسجیلم کردووە و ئامر سرێ لە سنوورەکەی منە و لەگەل ئامر فەوجەکە ئێمەی بەڕسمی ئاگادار کردو نابێ ئەو خواردنیش پێ بکەین، ینی لەوە دو نابێ ئاویش بخۆینەوە، ئەو ئاویش مەمنوع کرا. لەو بیرانی کە لە دیەکان لە سێوەکان لە لادێ بیرمان هەیە بۆ ئەو خواردن و بۆ ماڵات و بۆ ئەم شتانە. ئێستا هەتا پێشم وت بەزابتەکەوتم بۆ ئاگاداریت من لە ئەلامیش باز دەکەم کە سوپای عێراقی بە ئێمە دەرێ نابی بیریش پێکەن بۆ ئاو خواردن. ینی ئێمە ینی تۆ ینی منەمەوێ قیادەی کورد تێبگا، دەمەوێت بە عەرەبیش باز بکەم ئەگەر ڕێگام بدەی بۆ سەرۆکوەزیرانی عێراق ئەگەر کاک محەممەد ببوورە باسی قیادەی کوردت کرد. تاکو ئێستا کێ هاتووەتە دەمتانەوە بۆ چارەسەر نەکراوم دۆ؟ بەڵێ پەرلەمانتارەکان لەسەر خەتن، کاک خالید شوین لەسەر خەتە، کاک شاخەوان عەبدوڵڵا لەسەر خەتە، بەس ناکرێ. ینی ئەمە کاتی خۆی سەدام حوسێن وای نەکرد، عەلی حەسەن مەجیدی جوای نەکرد، یەک جار دەرمانی کرد و تاو. ئێستا ئەو ئاوی لێ دەبڕێ، هەواد لێ دەبڕێ. ینی تۆ کۆمەڵێک کشتتوکاڵمان هەیە ئێستا وەختی ئاودانێتی ئەوش لێ معنای تۆ زەرت پێدەدا. ینی بەداخەوە ینی من زۆر جار زابتەکان دێن دەڵێن ئێمە زابتی عێراقین و هیچ علاقەیەکمان بۆ مەوزوعانیە نەخێوانیە، ئەوان تەرەفن ئەجینە ئەوتە ئێمە کەوتینە بەردوو فەرقەی چواردە و فەرقەی هەشت، لەو بەر فەرقەی چواردە تەداخل ناکە، بەڵام لەم بەر فەرقەی هەشت تەداخل دەکە. بەداخەوە ئەوهاتانەوە بمێنەوە تاکە یعنی بەڵێ ئێمە بۆ معلوماتیش ئێمە کە کاتی درە و کاتی تۆم کردن عینەن لوزنەیەک تەشکیل کرا زراعە هات ئێمەیان ئاگدا ئێمە بە ئەمری قاید عملیاتیشمان کردووە. ینی زۆر سەیرەکە قایدێک ئەمرێک دەرەکە خۆی احترامی ئەمرەکەی خۆی ناگرێت، ئەحترامی ئەمری سەرۆکوەزیران ناگرێت، خۆی من بە کتابی ڕسمیمان هەیە، بەڵام بەداخەوە نازانم ینی ئەمە محەممەد ئێستا کاتی دروێنەوەی ئەوەش درێنەتان لێ قەدەغە کراوە بە تەمان تاکەی چاوەڕێکن بڕیارەکان جێبەجێ بکەنەوە. ئێمە ئەگەر حکوومەتی عێراقی وە سوپا پابەندی بڕیارەکانی مادەی 140 نەبێت کە پێشی فترێکی کەم لەوە پێش بەڕێز هادی عامری هات وە گرێبەستەکانی ئەوانی هەروەشاندەوە وە کتابێکی شاد ئێمەی کردەوە خاوەن زەویەکان، ئەگەر خۆیان پابەند نەبن لە یەکشەم بە دواوە ناوەستین، چکە ئێمە پابندین بە یاسا، ئێمە یاسانیەوە ئێوە درێنە دەست پێکەن بەیانی ئەگەر بزانینەوە نەبێت درێنە دەکەین و ناشمێ ئەو بشکە ئێمە نامانەوە سوپای ڕوبەڕووی سوپا بینەوە، بەڵام سوپایەکە لە نایاسا ڕەت بە جۆ نەداتە سەر و خۆی چارمان ناچارە. محەممەد دەست خۆش. دیارەوەکو نوێنەری جوتیارانی کورد لێرە باسی دەکات تاکو ئێستا هەرچەندە هەوڵەکان بەردەوامە بۆ چارەسەرکردنیەوە دۆخە، بەڵام تاکو ئێستا چارەسەر نەکراوە. ئەگەر بێت و سبەی یەکشەمە جوتیارانی کورد بەبێت چارەسەرکردنی دۆخەکە دەست بکەن بە درێنە، ئەوە مەترسی ئەوەیە پێکدادان لە نێوان جوتیارانی کورد و عەرەبی هاوردە ڕووبدا و کاتە خۆکو خۆیان دەڵێن سوپا بەرپرسیارە بێ لەبەرەوەی هەم سوپای عێراقی هەم فەرماندەی هێزەکانی عێراق لە کەرکووک ئەم بڕیارەی دەرکردووە. تاکو ئێستاش وەکو باسم کرد لیژنەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران محەممەد شیع سوودانی بڕیار بوو بێ بۆ چارەسەرکردنی و بارودۆخە، تاکو ئێستا نەهاتووە و تاکو ئێستا کێشەکەش بە چارەسەر نەکراوی ماوەتەوە.